الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار، آله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. براو خوشی ماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. وفاداری لە ئاینی پیرۆزی ئیسلامە جێگە و پێگەیەکی گەورە و بەنرخی هەیە. وەفا یان وەفاداری بەڕاستی خوڕەوشتێکە لە خوڕەوشتە بەرزەکانی ئینسانی موسڵمان و ئیماندار و تەقی و نەقی. صیفەتی بەرزی هەموو پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانە. خوای تەبارەک وتەعالا بە حەزەتی ئیبراهیم ئەبو الئەنبیا فەرمێت: وإبراهيم الذي وفى، لوصفها صفتي وفاداري ودانا وكأو پیغمبر نازدارا پیغمبرێکی بوفا بوا. واذكر في الكتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا. لباس حضرت إسماعيل كر حضرت إبراهيم باوكي باوە گەورەی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەفەرمێت حەزەتی ئیسماعیل ئەو پێغەمبەرە سادیقە بووە، ڕازگۆ بووە لەگەڵ وعد و پەیمانە، کەسێکی بەوەفا بووە. وا لە صیفەتی ئیماندارانی ڕاستەقینە ئەوانەی کەوا عەهد و پەیمانەکانە پارێزن، وەفا بە عەهد و پەیمانەکانەکەن، ئەفەرمێت: والذین هم لأماناتهم وعهدهم راعون. ئەمە صیفەتی بەرزی سادیقان و ئیماندارانە. خۆشەویستان، پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ژیانی هەمووی وەفاداری بووە لە پێناو خۆی و خێزانی و خانەوادەی و یار و یاوەرەکانیە. ئەو پێغەمبەرە نازدارە نەک لەگەڵ موسڵمانانە، بەڵکو لەگەڵ کافرانە، لەگەڵ حەیواناتیشە پێغەمبەری خوا صیفەتێکی بەرزی وەفای تیا بووە و پێغەمبەرە نازدارە. کاتێک کە پێغەمبەری نازدار لە تائیفەوە ئەگەڕێتەوە بۆ مەککە، داوای پەناداری ئەکات، چونکە قوڕەیش دەریان کرد، قوڕەیش ئیهانەیان کرد، قوڕەیش یارەکانیان ئەزیەتەدا، سجنیانە کرد و هەوڵی تیرۆریانەدا. ئەم پێغەمبەرە نازدارە کاتێکەوە بە دوای شوێنەکە ئەگەڕا چووە تائیف کە خزم و کەسی خۆی بوون، بەردبارانیان کرد، دەریان کرد. ئەو پێغەمبەرە بە خوێناوی بە ماندووبوونەوە گەڕاوە بۆ مەکە زێدی خۆیەتی. بەڵام لەو کاتە مطعیمی کوڕی عەدی هاوکاری کرد و پشتیوانی پێغەمبەری کرد کە کافرێک بوو. وتی: من پشتیوانی تۆم، من پەنای تۆ ئەدەم، تۆ لە پەنای منا داخڵی مەکە ئەبی، یەک کەس ناتوانێت دەستت بۆ بەرێ. پێغەمبەری خوا ئەوەی لەبەرچاو بوو، وەک وەفایەک بەرامبەر بە ئەو کەسەی کەوا پەنای پێغەمبەری خوایدا صلی الله عليه وسلم. لە پەنای ئەوە چووە ناوی مەکە، لە ناو کەعبە تەوافی کرد، نوێژی کرد، بۆ چەند ڕۆژێک ماوە. دواتر هیجرەتی فەرمووە مەدینە. عەدی مطعیمی کوڕی عەدی نەیەڵا کەس بەرامبەری پێغەمبەر بوەستێ. ئەو عەهد و پەیمانە وەفاداری و بەرامبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە غەزای بەدرا کاتێکەوە دیلێکی زۆر کەوتە ژێر دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوا پێغەمبەرەکەی سەرکرد بەسەر سەنادیدی قوڕەیش و لودبەرزانی قوڕەیش و کافر و مشریکانە. پێغەمبەری خوا فەرمووی: لو كان المطعم بن عدي حيا ثم كلمني في هؤلاء النتنى لتركتهم له. پێغەمبەری خوا فەرمووی: ئەگەر مطعیمی کوڕی عەدی زیندوو بوایە و داوای ئەوەی لێ بکردمایە ئەم سجنیانە، ئەم دیلانە بەردەم حورمەتەن بۆ ئەو بەرمەدان وەک وەفایەک، چونکە چاکەی لەگەڵا کردووە. ئەوە پێغەمبەرەکەتە ئاوا بە وەفا بووە، ئەبێت تۆی بە وەفابی بەرامبەر چاکەی چاکەکاران. جا خۆشەویستان، وەفاداری صیفەتێکی بەرزی مرۆڤایەتیە بۆ پتەوکردن و بەهێزکردنی
گیانی خۆشەویستی و برایەتیە لە نێوان تاک بە تاکی کۆمەڵگای مرۆڤایەتیە بۆ پەراستی ناسنامەی مرۆڤایەتی و کەسایەتی مرۆڤایەتیە ئەگەر وەفا لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیە نەمێنێ و لای مرۆڤەکانە نەمێنێ بەڕاستی هیچ واتا و وانایەک بۆ مرۆڤایەتی نامێنێتەوە ئیلا جەستەیەکی بێڕۆح و بێگیان نەبێ شەبێعێکی ناشرین و قێزەو نەمێنێتەوە کە وەفا هەڵگیرێت لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتی و لای مرۆڤایەتی بۆیە پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لفرمايشتك فرميت لا إيمان لمن لا أمانة له ولا دين لمن لا عهد له پیغمبری خوا فرمی صلى الله عليه وسلم براسي أو كس إيمان دار نية وأهل إيمان نية كبراسي أمانتنا فارزية أو كسيك وفا بهدو بيمان كان ناكا وفاي نية لبرانبر شاكي خلقياو لبرانبر أو أهدو بيماننا كداوتي بخوا وبخلق خوا براسي أو كس دين دار نية وابو عظمتي فرميت وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا أفرميت ئێوە بەڕاستی وەفا بە هەردوو پەیمانەکانتان بکەن وەفادارن بەو ئەهدەی بە خواتان داوە بە پێغەمبەرتان داوە بە خەڵقی خواتان داوە بە دروستکراوەکانتان داوە ئێوە وەفای پێ بکەن چونکە بەرپرسیارەتی تایە خۆشەویستان ئازیزان خوا بەو عەزەمەتیە فەرمێت وەفا بکەن بە هەردوو پەیمانەکان بەرامبەر بە من کە داوتانە منیش وەفاکەم بە هەردوو پەیمانی خۆم کەوا پاداشتان جەننەتی پانوبەرینە أوفوا بعهدي أوفي بعهدكم وإياي فارهبون وفا بكن بادو بيمانك داوتان بمن مني براسي وفاكم بادو بيماني خم صادقة وراستا لمن بترسن لك سيتن مترسن بهشت جيغتانا چونك پاداشتي من لبرانبر وفايا وبهشت بانو برينا وفاداري معناي زورة واتاي زورة ومرجي زورة وفا لبرانبر پەروەردگارتا ئەو خوای کە دروستی کردووی گیان و ڕۆحی پێداوی لە نەبوونەوە تۆی هێناوەتە بوون ڕزق و ڕۆزیت ئەدا سیحەت و عافێتی پێبەخشیوی شیفات ئەدا هەر ئەو خوایە دروستی کردووی هەر ئەو خوایە دەتمرێنێ هەر ئەو خوایە زیندوو دەکاتەوە بۆیە ئەبێ بە وەفاوی بەرامبەر خوایەک کە تۆی دروست کردووە وەفای تۆ بەرامبەر بەخوا ئەوەیە کەوا پاراستنی ئەهد و پەیمانەکە بەخوات داوە بە تاک و تەنها ڕایگری شەریکی بۆ بڕیار نەدەی خۆشت بوێ بەگوێی بکەی فەرمانەکانی جێبەجێ بکەی لە ڕێباز و نەهجی پێغەمبەرەکەی دەرنەچی شوێن کەوتەی پێغەمبەرەکەی بی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله خی گەورە بە پێغەمبەرە فەرمێت پێیان بڵێ ئەگەر ئەوان ڕاستەکەن خوان خۆش ئەوێ ئەڵێن ئێمە خوامان خۆش ئەوێ پێغەمبەرمان خۆش ئەوێ شوێن کەوتەی ئیسلامین باش شوێن کەوتەی تۆ بن چونکە نەجات و ڕزگاری لە دەرگای تۆیە لە نەهجی تۆیە لە بەرنامەی تۆیە لە غەیری بەرنامەی تۆ خۆشەویستی تۆ ڕێبازی تۆ نەجات بوونکیانە نییە و ڕزگاریان نابێ بۆیە ئەگەر منیان خۆش ئەوێ باش شوێن تۆ بکەون کە شوێن تۆ کەوتن یعنی ئەهلی نەجاتن منیش لیان خۆشە بم لیان ڕاستیە بم بەهەشت ئەکەم بە بەش و بە نەسیبیان خۆشەویستان کەواتە تۆ ئەبێ بە وەفاوی بەرامبەر خوایەک تۆی دروست کردووە خوایەک ڕزق و ڕۆزی دەدا بەڕاستی مرۆڤەکان زۆرێکیان بەرامبەر بەخوا بێوەفان بەرامبەر بە خوای تەبارەک و تەعالا وەفایان نییە گوناهەکەن سەرپێچیەکەن زوڵم لە نەفسی خۆیانەکەن زوڵم لە کۆمەلگاکەن حرامەکەن تاوانەکەن حدودی خوا ئەبەزێنن ئەمە بەڕاستی بێوەفاییە بەرامبەر ئەو خوایەی کە تۆی دروست کردو و ڕزقت ئەدا ئەتپارێزێ بەڵام بەبەرچاوی و گوناه و تاوانەکەیت و سبەینێ هیچ مەلجەیەک نییە و هیچ شوێنێکت نییە ئیلا لای دەرگای پەروەردگار نەبێ و لای گەڕانەوە وەلای خوا نەبێت ئەو خوای خۆی بەڕەحمە بەبەزەیە محاسبەی هەیە لەسەر کردەوەکان و لەسەر تاوانەکانتان یەک بە یەکی وشە و بە وشە کردەوە بەکن محاسبەی لەسەر ئەکات بۆیە بە وەفا بن بەرامبەر بە پەروەردگارێک کە دۆی دروست کردووە اینجا کە ئینسان وەفاینەوە بەرامبەر بەخوا دڵنیابە بەرامبەر پێغەمبەرەکەشی نیەتی بەرامبەر ساڵحان و پیاوچاکانی نیەتی دڵنیابە بەرامبەر کۆمەڵگاکەی خۆشی نیەتی و بەرامبەر خاک وڵات و نیشتیمانی خۆشی نیەتی چونکە وەفا بەرامبەر بەخوا گەورەترین پلەی وەفایە ئینسان هەیبێت وەفا بەرامبەر پێغەمبەری نازدار ئەو پێغەمبەرەی بووە سەبەبی هیدایەتی تۆ
بۆیە خوا بەو عەزەمەتێ سڵاواتی لەسەر لێدا تۆیش فێرەکە وەک وەفایەک بۆ ئەو پێغەمبەرە هەمیشە سڵاواتی لەسەر لێ بدەی و شوێن ئەو پێغەمبەرە بکەوی و دوعای ئەوە بکەی بڵێ خوایە ئەو پێغەمبەرە نازدارە پاداشتی بیتەوە لە برێتی ئێمە کە ئێمەی ڕزگار کرد لە شەوەزەمی کوفر و نەفامی و نەزانی و سوخواردن و خراپە و بەدئەخلاقی و کاری قێزەون ئەگەر پێغەمبەر نەبوایە و خوا بە ڕەحمەت نەیناردایە عالم لە شەوەسەنگی کوفرا ئاژیا عالم لەناو جەهلا ئاژیا عالم لە نەزانینە ئاژیا بۆیە یەکێک لە وەفای تۆ بەرامبەرە و پێغەمبەرە خۆشەویستە بۆ ئەو پێغەمبەرە سڵاواتی تۆیە بۆ ئەو پێغەمبەرە باسکردنی ئەو پێغەمبەرەیە شوێنکەوتنی تۆیە بۆ ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم کە مایەی سەربەرزی و عیززەت و سەعادەت و بەختەوەریتە لە دنیا و لە قیامەتە وەفاداری بەرامبەر یەکتری لە ناو کۆمەڵگادا بەتایبەت لە نێو خێزانەکانە لە نێوان هاوسەرەکانە خوای تەبارەک وتەعالا پەیمانی نیکاحی بە پەیمانێکی بەهێز ناوبردووە وەئەخەذنا منکم میثاقا غەلیظا خوا فەرمێ ئێمە پەیمانێکی بەهێزمان لێ وەرگرتووە ئەو پەیمانەی کەوا لە نێوان هاوسەرەکانە هەیە لە ناو خێزانەکانە هەیە لە ناو ژن و پیاوەکانە هەیە بیپارێزن ئەوە پەیمانی خوایە وەفاتان هەبێ بەرامبەر بە یەکتری ئەو پەیمانە بەهێزن نەپارێزن خوا ناتان پارێزێ ڕەحم بە یەکتری نەکەن خوا ڕەحمتان پێ ناکا ڕێز و حورمەت لە یەکتری نەگرن خوا ڕێز و حورمەتان لێ ناگرێ ڕێز و حورمەتتان دەشکێنێت ئەگەر هەوڵێەوە بن بێوەفا بن بەرامبەر بە یەکتری کەواتە وەفاداری نێو خێزانەکان زۆر گرنگە پیاو بەرامبەر خێزانەکەی خۆی بەڕاستی ژن بەرامبەر هاوسەرەکەی و منداڵەکانی خۆی وەک پێغەمبەری نازدار ئەفەرمێت باشترینتان ئەوانن باشترین بێ بۆ خێزانەکەی خۆی من لە هەمووتان باشتر و چاکترم بۆ خێزان و ماڵ و منداڵی خۆم خەیڕوکم خەیڕوکم لئەهلی وأنا خەیڕوکم لئەهلی ئەمە پێغەمبەری ئێمەی ئاوا بۆ وەفا بووە وەفای پێغەمبەری خوا زۆر زۆرە کاتێککە ئینسان حەیاتی و پێغەمبەرە دیراسەیەکە هەموو ژیانی هەر وەفا بووە نەک بەرامبەر ماڵ و منداڵی خۆی یا ئومەتی ئیسلام حەتا وەک ئاماچە پێکرد بەرامبەر گیاندارانی بەرامبەر بە کافرانیش کاتێکەوە وەفدی نەجاشی هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتە ئەهلی ئیمان نەبوون و ئیمانیان نەهێنابوو نەجاشیش و وەفدەکەیشی پێغەمبەری خوا هەڵسا لەبەریان خۆی خزمەتیەکردن سەحابە وتیان یا رەسوول الله تۆ دانیشە گەورەی ئێمە خزمەت دەکەین پێغەمبەری خوا فەرمووی نە من وەفاءن کە نەجاشی و ئەتباعی نەجاشی ڕێزیان لە هاوڵەکانی من گرت ئەمڕۆ من خۆم ڕێزیان لێگرم و خۆم حورمەتیان لێگرم و خۆم خزمەتیان لێگرم بەرامبەر ئەەکەم ئەمە وەفای پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەفای ئەو پێغەمبەرە نازدارە بەرامبەر بە خێزانەکەی حەزەتی خەدیجە کە خێزانی یەکەمی بوو بەڕاستی زۆر بە وەفا و بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ پێغەمبەرە ئازاری ئەچەش ماڵ و سەرۆ و سامانی خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەر نازدارە دوای وفاتیشی بەڕاستی هەمیشە باسی ئەوێ کرد هەمیشە یادی ئەوێ کرد حتا حەزەتی عائیشە دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەت لە خۆی و باوکو هەموو ئەصحابی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئەفرمێ والله طبعا بە حەزەتی خەدیجە ئەبرد کە پێغەمبەرەوە باسیە کرد خێریە کرد دیاری ئەنار بۆ کە سوکاری حەزەتی خەدیجە کەسێکی ڕەفیقی حەزەتی خەدیجە بەهاتایە پێغەمبەری خوا عەبا و جوبەی خۆی بۆ ڕائەخست و ئەی فەرموو ئەبێ لە شوێنی منە دانیشی حورمەتەن بۆ خەدیجە و وەفاءەن بۆ خەدیجە ئەمە پێغەمبەری نازدار بوو صلی الله عليه وسلم ئەبێت تۆی موسڵمان شوێنکەوتەی و پێغەمبەرە بی ئاوا بە وەفاوی بەرامبەر خانەوادە و ماڵ و منداڵی خۆت ئەمە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەرامبەر بە ئەصحابەکانی هەر کەسێک چاکەی بەرامبەر کردبێت ئەو پێغەمبەرە بەدەقا وەفای کردووە بەرامبەر بەو چاکە پاداشی داوەتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بەخێری بۆ کردووە کوڕێکی گەنج کە خزمەتی پێغەمبەری خوا کرد جوولەکە بوو جوولەکە کاتێکە نەخۆشکە و پێغەمبەری خوا چوو بۆ لای پێغەمبەری خوا فەرمی وەکو وەفا حەز ناکەم بەبێ ئیمانی بڕۆوە چوو سەردانی کرد سەری لێدا کوڕە گەنجەکە کە پێغەمبەری بینی زەردەخەنەی بۆ ئەکرد پێغەمبەری خوا فەرمی حەز ئەکەم ئیمان بێنی چونکە خزمەتی منت کردووە حەز ناکەم بەبێ ئیمانی بڕۆی وەفاءەن کە من وەفام هەیە بەرامبەر بە هەموو مرۆڤایەتی ئەو گەنجە سەیرێکی باوکی کرد باوکی لای لێ کردەوە وتی ئەطیع ئەبەلقاسم بە گوێڕایەڵی پێغەمبەر بکە چیت پێڵە بەگوێ بکە شاتومانی هێنا و بە ئیمانەوە ڕۆی پێغەمبەری خوا فەرمی ئەلحەمدولله پاداشتیمان داوە بە ئیمانەوە
دەرچوو نەفسێکمان ڕزگار لە جەهەنەم ئەمە پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم وەفا لە نێوان ئەولادەکانە بەرامبەر باوک و دایکیان ئەولادەکان گەنجە جوانەکان وەفاتان نەبێ بە باوک و دایکتان والله وەفاتان بۆ خوای گەورەش نییە وەفاتان بۆ دینی خوایش نییە وەفایشتان بۆ مجتەمە و کۆمەڵگا و نیشتیمان نییە کاتێک باوک و دایکێک بە فەقیری و بە هەژاری بە سەرما بە گەرما بە داماوی تۆیان بەخێو کردووە تۆیان گەیەندە پلە و پۆستی خۆت ئێستا حیاتت دروست کردووە ئێستا گەورە بووی ئەمە لە خۆوە نەبووە خوا تۆی دروست کردووە بەڵام سەبەبی بژێوی تۆ سەبەبی بەخێوکردنی تۆ پەروەردەی تۆ ئەو باوک و دایکە نازارەتە کە ئەمڕۆ تۆ بێوەفای بەرامبەری کە ئەمڕۆ تۆ پشتی تێەکەی کە ئەمڕۆ تۆ قسەی پێڵی کە ئەمڕۆ تۆ لەبەر منداڵەکەی خۆت و ژنەکەی خۆت و ماڵ و سەر و تەماعی دنیا ئامادە نیت سەلامی لە باوکت یا لە دایکت بکەی ئەوە گەورەترین بێوەفاییە ئەوە گەورەترین بێحورمەتیە والله خوا حورمەتت دەشکێنێ مادەم بێوەفای واللهی خوای تەبارەک وتەعالا وعدی داوە کاتێ ئەهد و پەیمانەکان ئەبا دەسەر لە بەرامبەر ئێوە ڕەحمتان پێیەکە کە ئێوەش ئەهد و پەیمانێک کە داوتانە بەخوا و بە دینی خوا بیبەنە سەر ئەو ئەهد و پەیمانە بەخواتان داوایەکەوە ئیمانتان هەبێ و فەرمانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێکەن یەکێک لە فەرمانی خوا و پێغەمبەری خوا ئەوەیە کە خوا ئەفەرمێت وەبیلوالیدەینی ئیحسانە بەرامبەر باوک و دایکتان چاک بن بەوەفا بن بەڕێز بن ولا تقل لهم أف ولا تنهرهما حتى كلمەی ئۆفی لە ئاسیانە بەکارمەهێنن خۆشەویستان کەواتە تۆی گەنج بەرامبەر باوک و دایکت بێوەفابی خوای بەڕاستی ڕەحمت پێ ناکا وەفای نییە بەرامبەرت پەروەردگار و تۆیەک ئەوەندە بێوەفابی بەرامبەر باوک و دایکت دڵنیابە وەفایشت بۆ منداڵەکانی خۆت و خێزانی خۆت و خاک وڵات و نیشتیمانیش نابێ ئەوە مەسلحەتێکە کۆیکردنەوە دواتر بەڕاستی لە یەکجیابنەوە دواتر دەکەونە زوڵم و ستەمکردن لە یەکتری خوا حەقی باوک و دایکتان لێ کاتەوە بۆیە وەفاتان هەبێ بەرامبەر باوک و دایکتان خۆشەویستان ئەوەی کە لە حیاتە باوک و دایکی ماوە ئەوەی کە باوک و دایکی لە حیاتانە ماوە هەر وەفا ماوە بەرامبەریان هەر حەقیان ماوە لەسەرت ئەوەیەکەوە سەردانیان کەی دوعایان بۆ بکەی خێر و خێراتیان بۆ بکەی داوای پلە بەرزیان بۆ بکەی ئەمە وەفای تۆیە بەرامبەر باوک و دایکت کە خزمەتی تۆیان کردووە وەفا لە بینی دوو شەریکە دوو کەس کە لە دوکانێکا شەریکن لە مەڕووماڵاتە شەریکن لە زەرعاتە شەریکن لە هەر شتێکا لە هەر پیشەیەکا شەریکن ئەبێ وەفایان هەبێ بەرامبەر یەکتری خیانەت لە یەکتری نەکەن وەفا لە ئەهد و پەیمانە وەکو ئاماژەم پێکرد خۆشەویستان وەفا بەرامبەر بە یەکتری لە نێوانی دوو عەشرەتا دوو بنەماڵە دوو خێزاندا دوو وڵاتە کە ئەم دوو وڵاتە وەفایان بێ بەرامبەر بە یەکتری خیانەت لە یەکتری نەکەن خیانەت لە پەیمانەکانیان نەکەن خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێت اضمنوا لي ستا من أنفسكم أضمنوا لكم الجنة ششتم بۆ بپارێزن زەمانەتی بکەن وەفاتان هەبێ بەرامبەری منیش بەڕاستی زەمانەتی بەهەشتان بۆکەم وەفام هەیە بەرامبەرتان بەڕاستی بەهەشت بە نسیبتان ببێ یەکەم اصدقوا إذا حدثتم کاتێک قسەیەکەن ڕازگۆ بن درۆزن و کەزاب مەبن فێڵباز و حیلەباز مەبن بەرامبەر یەکتری وأوفوا إذا وعدتم وعدتاندا بە یەکتری پەیمانەکان بەنە سەر وعدەکانتان بەنە سەر وەفا بکەن وأدوا إذا اؤتمنتم ئەمانەتەکان لاتانە بیپارێزن وەفای پێ بکەن و بیدەنەوە خاوەنی واحفظوا فروجكم عیب و عاری خۆتان پارێزن فەرجی خۆتان پارێزن مەیەڵن تووشی زینا و تاوان و گونا ببن وغضوا أبصاركم چاوتان لە حرام بپارێزن وكفوا أيديكم دەستان لە حرام بپارێزن ئەم شەشە بپارێزن منیش زەمانی بەهەشتان بۆ ئەکەم ئەمە پێغەمبەری نازدار ئەفەرمێت بۆیە خوای تەبارەک وتەعالا زۆر لە باسی ئەوانەی کەوا وەفا بە ئەهدەکەن وەفا بە پەیمانەکەن وەصفیانەکە بە متەقین ناویانە بە بە صادقین ناویانە بە محسینین ناویانە بە جا تۆی مسلمان ئەگەر وەفات هەبێ بەرامبەر چاکەی خوا و چاکەی پێغەمبەر و چاکەی خەڵقی دڵنیابە تۆ لەو کەسانەی کە خوا ئەفەرمێت ئولائیکە صەدەقوا وئولائیکە هم المتەقون ئەوانە ڕازگۆ بوون ئەوانە متەقی و لە خوا ترسەکانن کە خوای تەبارەک وتەعالا عەرشی خۆی لەناو دڵیانە داناوە کە خوای تەبارەک وتەعالا بە هەمیشەی ڕەحمەتی خۆی ئەرشێنێ بەسەریانە و ڕەحمیان پێیەکە خۆشەویستان سفیانی سەوری
جارێکیان چووە خزمەتی حەزەتی ئیمام جعفەری صادق سەلامی خوای لەسەر بێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ. ئیمام جعفەری صادق بۆ ماوەیەکی زۆر دووری لە خەڵک گرتبوو. حەزەتی سوفیانی سەوری چوو فەرمی قوربان بۆ دوورێت لەو خەڵکە گرتووە، خەڵک تا مزروی دیداری تۆن حەز ئەکەن بە دیداری شاد بن چونکە تو ئەولادی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. فەرمووی نایەمە ناو خەڵک چونکە وەفا نەماوە لە ناو خەڵکە، ناو خەڵکیش کە وەفای تیان نەما ئەو مجتەمە و کۆمەڵگا بە عەمەلی دانیشتایە لەو سەردەم و لەو زروفە ئەبێ لەم زروفە بێ و لەم زەمانە بێ چی بفەرمایە و چی ئەمر کردایە. ئەفەرمێت ذهب الوفاء ذهاب أمس الذاهب فالناس بين مختار وموارب يفشون بينه المودة والصفا وقلوبهم محشوة بعقارب. فەرمی خەڵکی چی و تامەزروی چی خەڵک درۆکە وەفا نەما وەک دوێنێ کە ڕۆی نەهاتۆ ڕۆی تەواو بوو دوێنێ ڕۆی و وەفاش وەک دوێنێ ڕۆی نەما. خەڵکی بەڕاستی دڵیان پڕە لە شەهوەت و ئارەزوو حوبی دنیا و حوبی ئارەزوو حەزیان لە دنیا و دنیا پەرستیە لەناو خۆیانە ڕووکەشی بەزارەکی محەبەت و خۆشەویستی بڵاوەکەنەوە بڕێز لە یەکتری بگرن، بەڵام دڵیان لە بەرامبەر یەکتریا هەزار و یەک دوو پشکی تایە لە پلانان بۆ یەکتری بە یەکتریەوە بن. ئیمام جعفەری صادق فەرمی ئەی سەفیان من بێمە ناو ئەو قەومە کە وەفا لە ناویانە نەماوە لەو سەردەم و لەو زروفە کە ئەو وای فەرموو بێ لەم عەسری ئێمە وەفا لە کوێ بێ و بۆ کوێ چوو بێ. کەواتە وەفا صیفەتێکی بەرزە لەناو موسڵمانانە و صیفەتێکە کەوا ئینسان ئەگەیەنێتە پلەی لیقای پەروەردگار و پلەی صدیقین و صالحین و پیاوچاکان. ئەگەر سەرنج بین لەناو ئەدیبان و شاعیران و عارفان و خواناسانی هەموو میلەتانە بەتابەت میلەتی ئێمە لە شێعرەکانیانە زۆر جار تەشبیه خۆیان ئەەکەن بە سەگەوە. مەسەلە لە بەرامبەر پێغەمبەری خوا لە بەرامبەر پەروەردگارە مەسەلە وەکو وەفایەک بۆ خوا بۆ پێغەمبەری خوا دینی خوا ناوی خۆیان بە سەگ ئەبەن. بۆ نمونە شێخ ڕەزای تاڵەبانی لە شێعرێکا بۆ حەزەتی کاک ئەحمەدی سلێمانیە فەرمێت خۆزگەم بە سەگی دەرگاکەی ئەحمەدی کاکی. مەسەلەی ئەم تەشبیهە یایەکێک لە شاعیرانە فەرمێت لە بەرامبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من سەگی کوێم نیمە قابل وەصف و مەدحی تۆ بکەم مادحی تۆ جوبرەئیلە پەیکی قورئان هیممەتێ. ئەم تەشبیهی خۆیانە بە سەگ ئەزانن بۆ چییە؟ عولەما و زانایان ئەفەرمون سەگ چەند سیفەتێکی تایە ئەگەر ئەو سیفەتانە لە هەر موسڵمانێکە هەبێ ئەوە ئەبێتە ئەولیای کومەل و کیبار. ئەو سیفەتانە چین؟ یەکێک لەو سیفەتانە ئەوەیەکەوە کیبری نییە. سەگ کیبری نییە، خۆی بەسر نازانێت کە کیبر سیفەتی شەیطانە. شەیطان بەهۆی کیبرەوە لە جەنەت دەرکرا. دووەم عوجبی نییە و لە خۆ ڕازی نییە، شانازی ناکا وەکو مرۆڤەکان یەکێ بە پۆستۆ یەکێ بە شەهادەوە یەکێ بە هەر کەسێ بە شتێکەوە. سێیەم شەو تا بەیانی ناخەوێ پاس ئەکا. بەڕاستی ئەوانیشی کەوا دۆستی خوان ئەولیاوان شەو تا بەیانی ناخەون و فرمێس ئەڕێژن و لە مناجاتە لە حوزوری پەروەردگارە. هەستی زۆرە، هەستی زۆرە بەرامبەر ئەوانەی کەوا بەڕاستی پێهەستن. سەگ هەستی هەیە بۆیە هەر کەسێ هەستی هەبێ بەرامبەر بە خەڵکی بەرامبەر بە خوا بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسە بەڕاستی ئەم سیفەتە بەرزەی تایە. زۆر بە وەفایە، یەکێ لە سیفەتەکانی وەفایە. یەک پارچە نانی بەرێ حتا بەیانی کرد کە لە قەڵب وەکات ئامادە نییە بە مناڵەکەی بۆڕێ ئاوا پاس دەکات. و هەروەها ڕازگۆیانە لەگەڵتایە، سیفەتی ڕازگۆیی تایە. زۆر خۆی بە قەناعەت ئەزانێ، یعنی بەتیکەیەنان قەناعەتی هەیە. القەناعەت کەنز لا یفنا کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم. ئەم سیفەتانەیە بەڕاستی لەبەر ئەم سیفەتانەیە ئەدیب و شاعیران و عارفان و خواناسان ئەڵێن بەڕاستی ئێمە سەگی دەرگای پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. ئەم سیفەتانە لە هەر کەسێکا بێ ئیمانداری تەواوە خۆشەویستان. ئەوە لەبەر ئەوەیە خۆیان ئەچوێنن بە سەگەوە، ئەینان نەک لە ڕووی ئەو ئیمان و دینەکەیانەوە، لە ڕووی وەفاکەوە، لە ڕووی قەناعەتەوە، لە ڕووی سیدقەوە، لە ڕووی هەستەوە، لە ڕووی پاسەوە، لە ڕووی دیفاعەوە. خۆشەویستان، حەزەرەتی سلێمان سەلامی خوای لەسەر بێ
ئاوی حیاتیان بۆ هێنا بیخواتەوە ئاوی حیات هەموو جن و ئینس و حیواناتی کۆ کردەوە فەرمی بیخۆمەوە یانەی خۆمە پرسی پێکردن زۆرێکیان وکیان بیخۆرەوە لە جن و لە ئینس و لە حیوانە فەرمی چ کەسێک ماوە چ حیوانێک ماوە کە ئێمە پرسی پێ بکەین بۆ ئەوەی کردم ئاوی حیات بخۆمە یانەی خۆمە ئاوی حیات پاتێک نامرێت وتیان قوربان فیسقە ماوە فەرمی شمشێر بچێ بە دوایە شمشێری نا لەگەڵ شمشێران نەهات فەرمی ئەسب بنێرن بە دوایە ئەسب چوو نەهات لەگەڵ ئەویشا فەرمی دەی سەگ بنێرن بە دوایە سەگ چوو هێناوی لەولاوە هاتەوە کاتێکەوە حەزرەت سلەیمان بینی و ڕاوێژی پێکرد و پرسی پێکرد وتی ئەی فیسقە ئاوی حیات بخۆمەوە یانەی خۆمەوە فەرمی هەر خۆت ئەی خۆیتەوە یا هەمومان حەزرەت سلەیمان فەرمی هەر خۆم فەرمی جا هەر خۆت ئەی خۆیتەوە بە عەمەلی چی کرد ئەو عالەمە هەمووی لە تۆ بەس خۆت ئەمێنێ بەس خۆشت مێنێ لەسەر زەمینە کەسێک نەبێ بەڕاستی لەگەڵا دانیشی ئیتر سەر ئەرز بۆ چیتە بە تاق و تەنها سەر ئەرزێکە بۆ چییە ژیانت بۆ چییە فەرمی تۆ ڕاستەکەی فەرمی کەواتە مەی خۆرەوە وەک ئەو خەڵکەی ترە بمرە بەڵێ خوا ئیختیاریەوەی پێداوی تۆ ئاوی حیات بکەیتەوە بەڵام مەی خۆرەوە چونکە بە تەنها ژیان ناڕاتە سەر اینجا فەرمی پرسیارت لێکەم ئەی فیسقا بۆ لەگەڵ شمشێران هاتی لەگەڵ سەگا هاتی وتی بۆیە لەگەڵ شمشێران هاتم شمشێر هەر ڕۆژ بەدەست یەکێکۆیە ڕۆژێ بەدەست دۆستۆیە ڕۆژێ بەدەست دوژمنەوەیە فەرمی ئەی بۆ لەگەڵ ئەسپان هاتی فەرمی ئەسپیش هەر غاری خۆیەدا سەیری ئەوەی سەری ناکا سوارەکەی ئایا دۆستە یا دوژمن هەر غاری خۆیەدا بۆیە زانیم وەفایان تیانێ لەگەڵەوان ناتم فەرمی ئەی بۆ لەگەڵ سەگا هاتی فەرمی سەگ بە وەفایە زانیم کەوا تۆ نادوتە ئەم پارێزی و خیانەت لێ ناکا کەواتە خۆشەویستان صیفەتێک لە سەگا هەیە دوور لە ڕووی جەنابتان بەڕاستی صیفەتی وەفایە هەر مسلمانێ وەفای نەبێ بۆ خوا بۆ پێغەمبەری خوا بۆ دینی خوا بۆ خەڵقی خوا دڵنیا بە ئیمانی نە پێغەمبەری خوا فەرمێت خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ خوای عاقبەتمان بەخێر بێڕی خوای لە گوناو تاوانمان خۆش بی یا ڕەبی خوای گیان صیفەتی وەفا بکەی بە صیفەتمان بکەی بە ئاکارمان بکەی بە ڕەوشتمان لە بێوەفایی لامان دێ بەرامبەر بە خۆت بەرامبەر پێغەمبەرەکەت بەرامبەر دینی پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم بەرامبەر صالحان و پیاوچاکان و دۆستانی خۆت یا ڕەبی خوای هەمیشە بە وەفا بین هەمیشە لە خزمەت دینەکەی توا بین هەمیشە لە خزمەت پەیامەکەی توا بین هەمیشە عیشق و ئەوینمان هەبێ بۆ تۆ بۆ پێغەمبەرەکەی تۆ بۆ صالحان و پیاوچاکان خوایە لێ دەپارێنەوە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمانێنە بە ئیمان و زیندومان کەرەوە یا ڕەبی خوای نمەک حەرام نەبین بێوەفا نەبین بەرامبەر بە باوکمان دایکمان بەرامبەر بەو خەڵکانی چاکەمان لەگەڵاکەن بەرامبەر دۆستان و ماڵ و منداڵمان یا ڕەبی خوا ماڵمان بێوەفا نەبن یا ڕەبی خوا صیفەتی وەفا بکەیت پیشەی هەموو لایەکمان یا ڕەبی خوا بە وەفاوە بژین بە وەفاوە زیندوومان کەیتەوە بە وەفاوە لە خزمەتی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم یا ڕەبی خوا لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە هەرزانی فەرعیمان بۆ بنێرە لە قاتی و گرانی و ناڕەحەتی لاماندا یا ڕەبی خوای گیان لە بەڵاو و مصیبەتی ئەرز و ئاسمان خۆمان و ماڵ و مناڵ و خاک وڵاتمان پارێزراوکە یا ڕەبی خوای هەر وەبا و نەخۆشیەکە ڕووی لە وڵاتمان کردووە خوای لە سەمانی هەڵگرە بەتایبەت ئەم نەخۆشی نەگریسی کۆرۆنایە خوای شیفاعات وەپە لە بۆ هەموو نەخۆشەکان بنێری بەتایبەت نەخۆشەکانی ماڵەمان نەخۆشی خەستەخانەکانان یا ڕەبی خوا ڕەحمە باوکو دایکمان بکەی یا ڕەبی خوا سیحەت و عافیەت بۆ باوکو دایکان و بەخشیکەوە لەناو لەسەر ئەرزان یا ڕەبی خوای ئەوانەی کەوا مردوون باوکو دایکمان یا ڕەبی خوای لیان خۆش بی دەرجان بەرزکەیتەوە یا ڕەبی خوای عاقبەتی ئێمەش بەخێر بێڕی یا ڕەبی خوای حوسنی خاتیمان پێبەخشی لە سوئی خاتیمە لامان دەی خوای مناڵەکانمان بە وەفا بن بێوەفا نەبن یا ڕەبی خوای گیان نەتەپاڕێنەوە بەسەوی بە کەسانی دامای و تەسکی و تاریکی ناوگۆڕمان ئابێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕا بە الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله جوابی فریشتەکانی ناوگۆڕ بینەوە پێغەمبەر بناسینەوە و بانگمان بکە و دەرمان نەکا تکامان بۆ بکە و شەفاعەتمان بۆ بکە یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتە لە ژێراڵای لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوڵ الله عەشرمان بکەی یا ڕەبی خوایە گیان لەسەر چیمەنەکانی بەهشت لەگەڵ و پێغەمبەرە نازدارە بین بەدەستی و پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئاوی کەوسەرمان بەیتێ لە تینەک بە دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوایە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسڵاحکەی یا ڕەبی خوایە گیان ویجدانیان بەرێ فێری وەفایان کە بەرامبەر بەم میلەتە بەرامبەر بەم خەڵکە بەرامبەر بە خۆت و بەرامبەر بە دینەکەی خۆت یا ڕەبی خوایە گیان ئەگەر بە وەفانین
ئەگەر ئیماندارنین ئەگەر زاوە مستەمکارن ئەگەر قوت بڕوونان بڕن ئەگەر دوشمنی گەل و میلەتن دوشمنی دین و ئەخلاقمانن شیاوی دادن خوای دادیان بە ئەگەر شیاوی داد نەخوایە عالیەها سافی لەها خوایان و جێژ دەکەن ناوبەری لە کۆڵمانەکەیتەوە حاکمی باش و عادل و دادپەروەر مسلمانمان ببنێری آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله